خۆشەویستانی کورسادنی و سڵاوتان لێبێ لە دەڤەری ڕاپەڕین و لە نەخۆشخانەی تایبەت بە چارەسەرکردنی تووشبوانی کۆرۆنای. جارێکی تر شەپۆلێکی تری کۆرۆنا ئەگەر لە ڕوە تەندروستەکەیەوە ڕاست بێت ڕووی کردێتەوە دەڤەری ڕاپەڕین بە جۆرێک کە لە چەند ڕۆژی ڕابردووە وەکو خۆیان ئێڵێن کە پزیشکان و کارمەندانی تەندروستی و خۆبەخشان و مامۆستایانی ئاینی و خەڵکی ناوچەکە و چالاکوانان لە شەڕێکی دەستەوێخن لەگەڵ کۆرۆنادا. بەڵام ئەوەی جێگەی سەرنج و نیگەرانیە کۆمەڵێک لە پێداویستەکانی هێشتا دەڤەری ڕاپەڕین بە تەواوەتی پڕ نەکراونەتەوە، هەرچەندە لە کۆمەڵێک لایەنەوە پشتیوانی و پشتگیریان کراوە، بەڵام هێشتا پێویستیان بە دەستگیرۆیی زیاترە بۆی بتوانن ڕوبەڕووە لەو شەڕ دەستەوێخەیە بەسەر کۆرۆنایە سەرکردن و بتوان خەڵکی دەڤەرەکە بپارێزن. لەلایەکی ترەوە هۆشیارێکی ئەوە تۆ لەلایەن هاوڵاتیانەوە هەیە، بەڵام وەک پێویست ئەو ترسە نەگەیشتووە، وەکەوەی کە ئێستا لە نەخۆشخانەی ژیان بەدیەکرێ کە خەڵکێکی زۆر و نەخۆشێکی زۆر ئێستا لە ناو نەخۆشخانەکەیە و بەڕاستی ڕادەی مردنیش تا ڕادەیەک زۆرە کە ئەمە لە دەسەڵاتی ئەوانان نیە و ئەوەی پێویست بێ لێرە ئەکرێ، بەڵام بەستنی ماسک و دروستکردنی قەرەباڵغی هێشتا هەر بەردەوامە. ئێمە ئەمانەوێ لەسەر ئەو شەڕە دەستەوێخەی کە دەڤەری ڕاپەڕین پزیشک و کارمەندان و چالاکوانان و مامۆستایانی ئاینی لەگەڵ کۆرۆنایەکەن ئەم شەو ڕەهەنمان تایبەت کردووە بەم پرسا، بەڵکو ببێتە هۆکارێک بۆ ئەوەی بتوانین ئێمەش دەستبارێک بین یان هاوکارێک بین بۆ ئازیزانمان لەو دەڤەرە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا. میوانەکانی ئەم شەوی ڕەهەند بەڕێز دکتۆر دیار ئیبراهیم بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین، سپاس دکتۆر. هەروەها بەڕێز مامۆستا مەلا عەبدوڵای دەرو کۆتر، سەرۆکی لقی یان لێپرسراوی لقی یەکێتی زانایان لە دەڤەری ڕاپەڕین، هەروەها بەڕێز دکتۆر ڕەسوول بڵباس بەڕێوەبەری نەخۆشخانەی ژیان تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا. بە ژمارەیەک لە پەرستاران و کارمەندانی تەندروستی و چالاکوان و کەسوکاری نەخۆشیش لێرن و سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ. دکتۆر، ئێستا لە چ قۆناغیەکان گەیشتون بەچی لەگەڵ ڕوبەڕووبوونەوە لە کۆرۆنا؟ دەستان خۆش بێت، هاتنی میوانە بەڕێزە و ئامادەبوونی ئەم بەڕێزانە دەکەم کە لێرە لەگەڵمانن. بەداخەوە ئێمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ هەڵکشان و توشبوونی ڕێژەیەکی زۆری هاوڵاتیان لە سنووری داری ڕاپەڕین دەتوانم بڵم تا ئێستاش بەردەوامی هەیە. ڕێژەکە ئێمە پشدەبەستینە سەر ڕێژێ و پشکنیانی کە ڕۆژانە ئەنجام دەدرێ، ڕێژێ و هاوڵاتیانی کە ڕۆژانە لە فریاکەوتنەکان سەردانمان دەکەن، ڕێژێ و هاوڵاتیانی کە لە ئیستیشاریەی ڕانیەوە سەردانی هەم لە ڕانیە هەم لە قەڵازێش کە سەردانمان دەکەن بە هەموو نیشانەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا کە پێویستیان بە چارەسەرە و بە هەمان شێوەش ئێمە لەناو ئەم نەخۆشخانەیەش کە ڕێژەیەکی زۆری هاوڵاتیان لە ماڵەوە کە زانیویانە و دەستنیشان کراون کە ڤایرۆسی کۆرۆنای هەڵگرتووە، بەڵام ڕۆیشتونەوە ماڵەوە و چاوەڕێیان کرد دۆخەکە بەرەو باشتر بێت، بەڵام بەداخەوە بەشی زۆریان کە بەتەمەنن یانە تێیدا گەنجیشە. تا ئێستاش ئێمە تا ئەمڕۆ دەتوانم بڵێم لە ناکاو نەخۆشمان بۆ هاتووە کە پێویستی بۆ لێرە داخل بکرێت و بکەوێتە ژێر ئامێری سیپاپ یان وەرگرتنی ئۆکسجین، بەردەوامی وەرگرتنی چارەسەر و چاودێریکردن. بۆ ئێمە بەردەوامی پشکنینەکان نەتایجەکان وامان پێ دەڵێت کە پێویستە هاوڵاتیان لە کاتی ئێستادا لەگەڵ زیادبوونی ڕێژەی توشبوون و لەگەڵ بەردەوامی ئەو توشبوونانە پشتیوانمان بن لە پێناوی ئەوەی کە بتوانین هیچ کەسێک پێویستی بەداخلکردن نەبێت لەم نەخۆشخانەیە. ئەم نەخۆشخانەیە کە لە کاتی ئێستادا ئێمە بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا سوودی لێ وەردەگرین، بەڵام بەداخەوە دەبینین بەشێکی زۆری هاوڵاتیان لەگەڵ ئێمە هاوکار و هەماهنگین بۆی ئەو بەرەنگاربوونەوە ببینە تەواوکەریە. لەگەرانیەوە لەکوێوەیە؟ بەڵێ ئێمە بە شێوەیەکی سەرەکی ئەوەی کە دەیبینین و بەداخەوە کە ئێمە ئەوەی متابعەشمان کردو لە ماوەیە سەردانی یەک بێکی نەخۆشەکانم کردو بخۆم هەر هەموو نەخۆشەکان کە 89 نەخۆش بە ژمارە من سەردانم کردن هیچیان پێکوتەی ڤایرۆسی کۆرۆنایان وەرنەگرت بوو، بەداخەوە لە دۆخێکی خراپی ڤایرۆسی کۆرۆناشدا بوون، هەر هەمویان پێویستیان بە ئۆکسجین بوو، پێویستیان بەوە بوو کە چاودێرێکی ورد بکرێن. و لە هەمان کاتیش لەو دۆخی ئێستا دەتوانم بڵێم لە ماوەی ڕابردوو بەهۆی ئەوەی کە وەیڤی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا کەمی کرد لە هەموو هەرێمی کوردستان نەکە لە ئیدارەی ڕاپەڕین مالیەکە بوو. بەڵێ هەموو هاوڵاتیان دەتوانم بڵێم ئێستاشەوە گەیشتونەتەوە قەنەعەتی کە ڤایرۆسی کۆرۆنا کۆتایی هاتووە لەوانە بێ ماسک بۆ شێوە پێویست نەبێت یانیش کە لە سنووری داری ڕاپەڕین من باسی دەکەم ئێستا ئێمە 6,000 کەسمان تێپەڕاند کە کوتراوە. من یەک لە نمونونەکانە کە بۆ من باس کراوە لە عایلەیەک یەک نەفەر توش بوو ئێستا حالم لە بارودۆخێکی زۆر خراپدایە کە لێم پرسی نەتیجەی چییە کە ئەوە توش بووە، جوابەکان ئەوە بوو لەبەر ئەوەی 3 کەس لە عایلەکەی خۆیان کوتاوە ئەو گوتوێتی پێویست ناکەم خۆم بکوت مادام ئێوە هەموو خۆتان کوتاوە.
نەتیجەی توشبوونەکەشی لە منداڵەکەیەوە بووە کە منداڵەکەی توشبی ڤایرۆسی کۆڕۆنا بووە زۆر لێ نزیک بووەوە تعامل لەگەڵ کردو بۆی چارەسەری بکە بەداخەوە ئێستا بابەکە لە بارودۆخێکی زۆر خراپی ڤایرۆسی کۆڕۆنادایە کە ئەم گرفتانە ئێمە دەبینین گرفتی پابەند نەبوون لەبەر ئەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ئەوەی کە ئێمە لە ماوەی ڕابردووش و لەو دراساتانی کە هەشە و لەو سەرچاوانی کە ئێمە نووسراومان بۆ دێت و ئیشی لەسەر دەکەین بەداخەوە هەتا ئێستا سەرچاوەکان نادیارن هەموو کەسێک لە هەموو کاتێک معڕەزە کە تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بێت ئەوە نییە لە بەپێی تەمەنی جیاواز بێ یان لە پۆستێکی جیاواز بێ یانە ڕەگەزی جیاواز بێ ڤایرۆسی کۆڕۆنا ڕەحم بە هیچ کەسێک ناکات بەداخەوە ئێستا ئەمە دەبینین ئەوە بخۆشمان کە سەردانێکی ناو نەخۆشەکانمان کرد لە هەموو تەمەنی جیاواز تێدا ئەوەی جێی نیگەرانیشە ئەوەی کە جێی خەفەتی ئێمەشە بەڕاستی لەو ماوەیە بەشێکی زۆری گەنجمان لە دەستدا کە سەردانی ئێمە دەکەن بە نیشانەی زۆر خراپی ڤایرۆسی کۆڕۆناوە دێنە لامان ئەمانە بۆ ئێمە وای لێ هات کە بگەینە مەرحەلەیەک ڕێژەکان زۆر زیاد بکات دکتۆر دیار چێە مەسەلەن دەستگیرۆی کردوون بۆ ئەوی بتوانن کە لەو شەڕەیە یارمەتی دەرتان بن ئێمە سەر ئەوەی کە ئەو توانانەی خۆمان کە لە بەردەستمان هەبووە هەتاوەکو ئێستا وەکو کرد تەندروستنی دار ڕاپەڕین بەڵێ ئێمە بەردەوامیمان پێداوە توانیمانە ئەوی شوکارانی خۆمان وەکو دابینکردن دەرمان و پێداویستی بکەین و بە هەمان شێوەش دابینکردنی ئۆکسیجینیش بکەین بە شێوەی بوتڵ بەڵام ئێمە لە نەتیجەی ئەوەی کە بوتڵەکان زۆر زیادی کرد ڕێژەکە گەیشتە ئەوەی کە ئێمە لە ڕۆژێک 1000 بوتڵ و سەروی 1000 بوتڵ بۆ نەخۆشەکانتان بەڵێ بۆ نەخۆشەکانمان سەروی 1000 بوتڵ ئۆکسیجین سەرف بکەین گەیشتینە مەرحەلەیە کە ئێمە دەبێ داواکاری بکەین ئەوە پێدراوێکی هەیە ئەمە دەرەنجامی چیە تۆ 1000 بوتڵی ئۆکسیجین سەرف بکەی لە ڕۆژەکە عددی نەخۆش زیادی کرد ئێمە لە 25 بۆ 30 نەخۆش تێنە دەپەڕین ئێمە لەو ماوەیە گەیشتین نزیکە 7 نەخۆش نام نەخۆشخانەیە ئەم 7 نەخۆشە پێویستیان بە ئۆکسیجین هەبوو نەخۆش هەیە لەسەر ئامێری سیپاپە و ئێستا لێرەوە ئێستاش ماونەتەوە نەخۆشەکان لێر ماوەی سعاتێک پێویستی 5 بۆ 6 بوتڵی ئۆکسیجینە لەو 5 بۆ 6 بوتڵی ئۆکسیجینە و هەموو ئۆکسیجینش کە بۆ ئێمە دێت هیچ سەرچاوێکی دابینکردن لە سنووری داری ڕاپەڕین نییە هەمووی دەبێت یان لە هەولێر یان لە سلێمانیەوە بێت ئەو کۆمپانی کە ئێمەش کە ئاخیر جار ئێمە گرێبەستمان لەگەڵی کردو بە مەبەستی دابینکردن لە پارێزگای هەولێرە هەر ئەگەرێک هەر تێکچوونی ئۆتۆمبیلێک هەر خەلەلێکی فەنی یان هەر ڕاگرتنێک هەر خەلێک لە کۆمپانیاکە و لە کارگەکەش وای لێ دێت ئێمە لێرە هاوڵاتی لە دەست دێین ئێمە ئەو بابەتەیمان وەکو خۆمان پیشاندا وەکو خۆمان ئەعلامان کرد باچی سەرشانی خۆمان زانی لە پێناوی سەلامەتی هاوڵاتیان ئێمە بارودۆخەکە واقعەکە بگوازینەوە بۆ هەم لە ڕێ ڕاگەیاندن بۆی خەڵکی سنوورەکە بزانێ ئێمە لە چ دۆخ و وەزعشین هەمیش بۆی بەرپرسانی حکومیش واقعی سنووری داری ڕاپەڕین ببینن بەتەکید بەرپرسیارەتەکە کە وەکو ئیداریان لە سەرشانی منە دەبێ من واقعەکە وەکو خۆی بگەێنم و بە شانازیشەوە واقعی گیانتان بەدەنگەوە هاتنی هەبوو بەڵێ من دەمیست باسی ئەو بکەم بە شانازیەوە دەستکەوتی ئێمە بۆ سنووری داری ڕاپەڕین لە کاتی ئێستا کە لە ڕەزامەندی حکوومەتی هەرێمی کوردستانمان وەرگرت لە ڕێی هەم سەرپەرشتیاری داری ڕاپەڕین کە پاڵپشتیەکی تەواوی کردین هەم بەڕێز وەزیری تەندروستی کە پاڵپشت و پشتیوانمان بوو لەو بابەتە تاوەکو ئەو داواکاریەمان بگات ئەنجومەنی وەزیران موافقە بکرێت و لە پێش ئەوەش دەتوانم بڵێم لە جەنابی کاقوبات کە پەیوەندی پێوە کردین ئەو داواکاریانتان بگەێنە وەزارەت بۆیە منیش بە زووترین کات ئیشی لەسەر بکەم و بتوانین ئەو ڕەزامەندیتان بۆ وەرگرین بۆ سنووری ئیداری ڕاپەڕین بەڵام بەتەکید بە ئێمە ئێستا حالیان سەر ئەوەی کە کارەکانمان لێرە بینی ئێستا ئەمڕۆ بەشێکی تەواوی ژوورەکان بۆ بە سیستەمی مەرکەزی ئێمە لە دوای تەواوبوون نەخۆشخانەکە دەخینە خزمەتی هاوڵاتیان و لە ڕێی پزیشک و کارمەندانمان کە بە ئەرکێکی قورسدا تێپەڕین لەو ماوەیە بە تایبەتی داوا دەکەین لە هاوڵاتیان ئەو بارەیە کە ئێوە کۆڵ نادەنتیایە وەکو پزیشک وەکو سەحا وەکو حکوومەت وەکو کارمەندی تەندروستی بوارەکەی تر بۆ کەمکردنەوەی ئەمە چی پێویست بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە لە ناوم نەخۆشخانەیە دابینکردنی ئۆکسیجین لە سەرشانی ئێمەیە هەیە وەکو پزیشکی پسپۆر هەمانە وەکو کارمەندی ڕسمی هەمانە وەکو خۆبەخش و گرێبەست هەمانە بەڵام لە هەر هەمووی گرنگتر کە ئێمە تاقیگەمان کراوەتەوە تیشکمان کراوەتەوە هەموو مەبەستەکەمان ئەوەیە هاوڵاتی نەچێتە دەرەوە ئەو نەخۆشخانەیە کە توش بووی ڤایرۆسی کۆڕۆنایە لە پێناوی ئەوەی سەلامەتی هەموو هاوڵاتیان بپارێزینە نەخۆشخانەکانی تر بۆ ئێمە کاکزاناوی من دەوێ باسی بکەم بە هیچ شێوەیەک بێت بە تەنیا هیچ سوودێکی نییە قەڵوێرە هیچ سوودێکی نەگەر ئۆکسیجینی نەبێ ئێستا ئێمە گرفتی سەرەکی ئێمە دابینکردنی ئۆکسیجینێ و لە زووترین کات بەشکم بتوانین بخینە خزمەتی هاوڵاتیانمان لە سنووری داری ڕاپەڕین داواکاری ئێمە لە کاتی ئێستا هەم کە کۆبنەوەمان کرد لەگەڵ پەروەردەکانیش لەگە ژووری ئۆپەراسیۆنیش خۆپارێزیە وەکو ئێستا کە ئیجبار کراوە لە ناوەندەکانی خوێندن هەم بۆ مامۆستایان هەم بۆ خوێندکاران ماسک ببەستن
و داواکاری دووەمیشمان وەرگرتنی پێکوتەی ڤایرۆسی کۆڕۆنا بووە لە کاتی ئێستادا سەرڕاوی کە باسم کرد 6,000 کەس وەریگرتووە بەڵام بەتەکید ئێمە نزیکەی 200,000 کەسمان هەیە کە پێویستە ڤایرۆسی کۆڕۆنا وەربگرێت هەموو هاوڵاتیەکیش لە سنووری دارە ڕاپەڕین لە سەروی 18 ساڵیەوە بە تایبەتی ئەوانەی کە تێکەڵاوبوونی زۆریان هەیە ئێمە لە خزمەتیان دەبین لە ڕێگەی 14 ناوەندەوە ناوەندێکمان لە ناو جامیعەی ڕاپەڕینە ناوەندەکانی تریشمان لە ناو شار لە سنووری دارە ڕاپەڕین دابش کردووە بۆی بە ئاسانترین شێوە هاوڵاتیان بگەن و ئەوەشمان کردووە لە هەر شوێنێک بێت و کۆمەڵە مامۆستایەکی یان کۆمەڵە خوێندکارێک کە هەبن تەمەنەکان پێویست بە پێکوتە بکات یان بۆ مامۆستایانی ئاینیش ئەو پێشنیارەمان کردووە دەتوانین تیمیان بۆ بنێرین بە عەدەدێک کە بتوانین دەرمانەکە خەسار نەبێت و سوودی لێوەربگرین. زۆر باشە دکتۆر قسەی زیاترەکەین بەڕێز مامۆستا مەلا عەبدوڵڵا وەکو مامۆستایانی ئاینی مەسەلەن ئەمڕۆ لە هەموو تەلەڤیزیۆنێک زیاتر خەڵک گوێی لە ئێوە گرتووە ملیۆنێک زیاتر لە خەڵک دێتە بەرمایکی مامۆستایانیان لەسەر تاسەری هەرێمی کوردستان و من ئەزانم کە بەڕێزی دەستت هەبوو لەگەڵ خێرخوازان لە بنیادنانی ئەو نەخۆشخانەیە کە ئێستا خزمەتێکی گەورەکە پەیام و بانگەوازیەوە بۆ خەڵک چییە بەوەی بتوانن هاوکاری تەندروستی بن کەرتی تەندروستی بن بتوانرێت لەو شەڕە دەستەوەی خێدا کە پشتیوان بەخوای گەورە ئەو دەڤەرە سەلامەتتر بێت. بسم الله الرحمن الرحیم سەرەتا بەخێراتنی جەنابتان و کوردستان بەگشتی و ئەوە ئامادەبوونی هەموو ئەو بەڕێزانە دەکەین. من وەکو ئەرکێکی ئەخلاقی وەکو مەسئولیەتێک پێم خۆشە پێش وەڵامدانەوەی پرسیاری جەنابەت دەستخۆشی و دوعای خێر لێرەوە بۆ هەموو ئەو خێرخواز و ئەو خۆبەخشە دڵسۆزانەی کە ڕۆژانێک لێرە لە دەشتێک لێرە لە بیدایەتەوە لە خەندەک و بناغەوە تێدا بوون بە پارە بە فکرە و بەرنامە بە پشتیوانی بە هەموو شێوازێک تاتوانرا لێرە سوپاس بەخوا ئەو قەڵات تەندروستێ جوانە دروست بکرێ بە هەوڵهیمەتی ئەو دڵسۆز و خۆبەخشانە لە خێرخوازان لە ئەندازیارانی خۆبەخش لە کوڕان و لە کچان و لە هەموو چینی توێژەکان کە ئێمە ئاگادار بووین هەبوو تەنها ئەوەندەی پێدەکرا دەست بەرزکاتەوە دوعامان بۆ بکە کە ئەو مەشروعمان بەدەستەوەیە ئێستا لە خزمەتی خەڵکە ئێستا بەڕاستی ئێستا کە هاتم بۆ ئێرە هەستێکی ئەوەندە خۆشم لە ناخدا دروست بوو کە ئەو هەموو قەرباڵغیە لە دەوری نەخۆشخانە دەبینم ڕۆژگارێک ئێمە تەنها کرێکار و وەستا و ئەوانە بوون و ئەو کاتە خەڵک پێیان دەگوتین ئێوە بەلاش پارەی خەڵک سەرف دەکەن زۆر کە زوای دەگوت ئێوە بەلاش خۆتان ماندوو دەکەن دڵنیابن ئێوە دروستی دەکەن و دەبێتە کەلاوەیەک و هەتا هەبوو دەیگوت ئەو ساحەیە بۆ شوێنی ماش و کونجی و ئەوانە باشە بۆ دوایی هەر لەگەڵ دەربڕینی ئەو شعورەم دەمەوێت دەستخۆشیش لە ستافی تەندروستی و ستافی ئیداری هەر لە بەڕێز کاکتۆر دیار و پێشتریش کاکتۆر هیوا کە بەڕێوەبەری گشت تەندروستی بوو فترەیە کاکتۆر سەفەر کە لەگەڵماندا بوو هەموو ئەو بەڕێزانە بە تایبەتی دوای کە کاکتۆر دیار هات زۆر پشتیوان بوو پێشەوەی بەرنامەکە دەست پێ بکە کاکتۆر دیار قسەیەکی بیرهێنامەوتی و بیرت دێ کە یەکەم جارێکترمان بینی پێت گوتم ئەوە ئێمە نەخۆشخانەمان دروست کرد بەستوخوا نەهێڵی ببێتە کەلاوە و بیخەنە خزمەتی خەڵک من لێرەوە زۆر دەستخۆشی لێ دەکەم لە کاکتۆر ڕەسوڵ وە لە هەموو ستافی کارمەندی تەندروستی و ستافە خۆبەخشەکان دوعای خێریان بۆ دەکەین هەموو خەڵکی ڕاپەڕین دڵی پێخۆشە ڕاستە ئێمە کە دەینێرە بەداخەوە بڵین ئێرە ئەو شوێنەیە کە ڕۆژانە چەندین جنازەی لێ دەسێتە دەرەوە بەڵام مردن ناگەڕێتەوە ئەگەر ئەو شوێنە نەبادەوە بچن لە سلێمان و هەولێر بمرن ئازار و ئەزیەتێکی زۆری کە سوکاریشیان بۆیە دوعای خێر و دەستخۆشی زۆرمان بۆ هەموو ئەو کەسانە هەیە کە بەشدار بوون خوای گەورە پایدار و سەربەرزیانکە اینجا بەنسبەت پرسیاری جەنابیشت ماوەسە زانا ئەو ڕۆڵەی کە زانایانی ئاینی لەسەرشانیانە لە هەموو پرسە دینی و نەتەوەی و نیشتیمانیەکاندا سپاس بۆخوا مامۆستایانی ئاینی لە بەرامبەر بەرپرسیارەتێکی گەورەدان و دەتوانن بڵێن لە ئاستی بەرپرسیارەتێکەشدان هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا لە سەرتاسەری هەرێمی کوردستان و ئێمەش لێرە لە دەڤەری ڕاپەڕین بە تەنسیقێکی تەواو لەگەڵ ئیدارەی ڕاپەڕین لەگەڵ قامێتی هەم ڕانیە و هەم قەڵات زێش و هەم لەگەڵ باقی ئەو بەرپرسانی کە پەیوەندیدار بوون بە قەزیەکانەوە لە ئاسایش لە پۆلیس لە هەموو بابەتەکانەوە ئێمە لە هەماهنگێکی تەواودا بووین پشتیوانێکی تەواو بووین لە هەم لە داخستنی مزگەوتەکان ڕانیە و ڕاپەڕین بە تایبەتیش ڕانیە
یەکەم شوێن بوو کە ئێمە پێش ئەوەی حکوومەت فەرزکە بڕیار بدا ئێمە لە کۆبوونەوەیەکی تایبەتی ئیمام و خەتیبەکانی ڕانیەدا بۆ خۆمان بڕیارماندا ضرورەتی شەرعی فقهی نەوازیل ئەوە دەخوازێ نازیلە و بەڵایە کە هاتووە بەسەر خەڵکدا ئەوە دەخوازێ ئێمە جمعەکان مامۆستا ئەوە لە ڕابردوو ئێستا کە ئەو بەڵایە شەپۆلێکی تری هێناوە مەسەلەن تینی زیاتری هێناوە ضرورێت ئەوەیە چی بکرێت لەلایەن خەڵکەوە پەیامی ئەوەی ئەوەی پەیامی ئێمە ئەوەیە ئێمە لە سەرەتادا وەکو گوتم بە هەماهەنگێکی تەواو هاتین لە بابەتەکەدا لە ڕێنماییدان بە خەڵک لە خۆپارێزی لە لێکدووری لە هەموو ئەو بابەتاندا ئێستاش کە شەپۆلەکە لە ڕاپەڕین گەشەکردنێکی پێوە دیارە و بە گوێرەی ئەو ڕاگەاندانەی کە لە بەڕێوەبەراتی تەندروستی گشتی تەندروستی ڕاپەڕین دەردەچن لە دکتۆرەکان گوێمان لێ دەبێت دیسان دووبارە ئەوە دەخوازێ هەموو هاوڵاتیان هەموو خەڵکەکە هەموو خەڵکی کوردستان بە تایبەتیش خەڵکی دەبەری ڕاپەڕین کە ئێستا شەپۆلەکە لێرەدا لە گەشەکردندایە ئەوە دەخوازێ کە هەمومان پابند بین بە ڕێنمایە تەندروستیەکانەوە پابند بین بە ئەوانەی کە چارەسەرن کە ویقایەن خۆپارێزین مەسەلەن لە ئێستادا یەک لە بابەتەکان کە زۆر تەکیدی لەسەر دەکرێت مەسەلەی وەرگرتنی ڤاکسینە خۆکتانە ئەوەی پێدڵە کوتان جێی خۆیەتی خەڵک ومادام تەندروستی ڕاپەڕینیش ئەو ئامادەکاریە دەردەبڕێ بۆ هەم بۆ زانکۆ هەم بۆ تیمی زیادی دابین کردووە کە سەرەگرتنی ناوێ ئەرک و ئەزیەتی تێدانە بە خۆڕایی دەدرێ بە خەڵک جێی خۆیەتی خەڵک پابند بێ لە وەرگرتنی ڤاکسیندا لە خۆپاراستن لە تێکەڵاوی زۆر کە زۆر ناچار نەبی خەڵک پارێز بکە و لێرەش بە تایبەتی لە نەخۆشخانە ئێمە زۆر جار خەڵکێکی پەیوەندیمان پێوە دەکات بە حکمەوەی کە ئێمە سەرپەرشتیاری دروستکردنی نەخۆشخانەکە بووین گلەی لە ئێمە دەکەن بۆ نمونە دەڵێن دەچینە نەخۆشخانەی ژیان ڕێمان نادەن سەردانی نەخۆش بکەین تەنانەت دەردەمەوە لێرە ئەوەش بڵێم ئەمە کاتی خۆی لە خەریتەی نەخۆشخانەکەدا دوو مزگەوتمان دروست کرد بۆ ژنان و بۆ پیاوان زۆر کەس گلەی ئەوە دەکات کە بۆچی مزگەوتەکان نەکراونەوە ئەمە دوایی کە پەیوەندیمان کرد بە کاگتۆر دیار و بە مسلیم کە بەڕێوەبەری کارگەڕیە و لێرە کە بۆیان ڕوون کردینەوە ئەو شوێنانە ئەو دوو مزگەوتە لەبەر ئەوە نییە کە داخرابن بەستەنها لەبەر ئەوەیە کە خەڵکێک چووە لەوێ دانی کۆمەڵ بووە قەرەباڵغیان دروست کردووە لی پاڵداوەتەوە و ئێرە شوێنی نەخۆشی سەردان نییە و ژوورەکانی خۆشیان نەخۆش هەموو ژوورێک لەبەرەوەی ژووری تایبەتە هەر کەسێک دەیوە نوێش بکە ژوورەکە بەشی ئەوەی تدا ئەگەر نەفەری زەڕوری لەگەڵ بێ لە ژووری خۆی نوێش بکە بۆیە پەیامی ئێمە دووبارە بۆ هەموو خەڵکی دەڤەری ڕاپەڕین ئەوەیە پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکانەوە هیچ شتێکی ناشەرعی تێدا نییە یعنی ئەگەر لە زمانی عومەری کوڕی خەتابدا ڕزای خۆی لەسەر بێ کە تاعون بڵاو بۆ تاعونی عمواز بڵاو بۆ لە منطقەی شام و ئەوانەدا خەلیفە عومەر بۆ خۆی لە مەدینەوە لە ڕێگادا بوو بەرەو شام بڕوە کاتێک خەبەریان بۆ ناردوتیان لە شام نەخۆشی بڵاو بۆتەوە تاعون بڵاو بۆتەوە خەلیفە گەڕایەوە بۆ مەدینە ئەبو عوبەیدەی کوڕی جەراح کە ئەمیری ئەو منطقە بوو والی ئەو منطقە بوو وەڵامی بۆ خەلیفە ناردگوتی ئەی عومەر ئەتۆ لە ترسی قەدەری خوا هەڵدەی کە بێی بۆ شام وتی نەخێر بەس پێغەمبەر فەرمیێتی صلی الله عليه وسلم ئەگەر تاعون لە شوێنێک بڵاو بووە مچنە ناو ئەو شوێنە و لێشی دەرمەچن با خەڵکی دیکە لێتان نەگرێتەوە لێرە وەزانیان دەفەرمونون ئەو حیزرە سەحیە کە ئێستا وەزارەتە تەندروستیەکان و منەظەمەی تەندروستی بڵاوی منەظەمەی صحی عالەمی بڵاوی دەکاتەوە ئەو حیزرە سەحیە شتێکی شەرعیە مادەم لە پێناوی بەرژەوەندی گشتیدایە کاتی خۆی لە زمانی عومەردا ئەو کات بڕیاریدا پەیامی نرد بۆ خەڵکی شام فەرمووی بڕۆنە سەر شاخەکان بڕۆنە شوێنە خاوێنەکان لە قەرباڵغی دوورکەونەوە ینی وای لێ هاتبوو ئەوەندە بڵاو بووبەوە بەڵام کە ئاوالێک دوورکەوتنەوە توانیان دەست بەسەر نەخۆشەکەدا بگرن و چارەسەری بکەن دەست خۆش مامۆستا دکتۆر لەو حەڕوە سەحیەی چەند ڕۆژی ڕابردوو بۆمان باس بکە چی گوزەرا لە دەڤەری ڕاپەڕین چی گوزەرا لە نەخۆشخانەی ژیان حاڵی نەخۆشەکانتان ڕێژەی مردنتان چۆن چۆنی بوو لێرە سەرەتا بەخێر بێن دەستخۆشتان لێ دەکەم بۆ سوپاس بۆ بەڕێستە سازکردنی ئەم بەرنامەیە لە نەخۆشخانەکەمان و دەمەوێت دەستخۆشی لە تەواوی پزیشکانی هەناوی هاوڕێکانم و پزیشکانی نیشتەجێی خولاو بکەم و هەروەها تەواوی کارمەندەکانمان بە ستافی کارجێڕیەوە تا دەگاتە برا پۆلیسە بەڕێزەکان لەم فترێ و لە سەرەتای خەستەخانەشەوە بە تایبەت و بە تایبەتتر لەم فترەیە و هەموو جوهدێکیان خستۆتە گەڕ بۆ خزمەتکردنی نەخۆشەکانمان لێرە سەبارەت بۆ پرسیارەی بەڕێستان بەڕاستی لە ماوەی ئەم
دوو هەفتەی ڕابردوو ئێمە بە وەزعێکی زۆر ناخۆشدا تێپەڕین لەبەرەوەی لۆدێکی زۆرمان لەسەر بوو ینی ڕۆژانە زیاد لە نەخۆش نەخۆش ڕۆژی هەبووە ئەم نەخۆشانە ماون داخەڵبوونمان هەبووە سەبارەت بۆی بڵێ کە ئەم نەخۆشانە ماون ئێمە ڕۆژانە کە توور دەکەین ئەخسایەکان ینی کولی ئەخسایەک بەیانیان دێت نزیکەی 4 بۆ 5 سعات لێرە لە ناو نەخۆشەکان دەمێنێتەوە و سەردانی نەخۆشەکان دەکات ئەو نەخۆشانێک کە وەزعیان مستەقڕە وەزعیان جێگرێت دەنێردرێنەوە بۆ ماڵەوە و نەخۆشی تر ئەو کاتە داخڵ دەکرێت لە ئێستادا و نزیکەی هەفتەیەکە ئێمە جێگەمان نەماوە بۆ داخڵکردنی نەخۆش لەبەرەوەی ئەم هەفتەیە گەیشتینە ڕادەیەکەی تر خەڵک کەوتە سەر عرێز بەڕاستی لە ترسی ئەوەی کە ئێمە نەتوانین ئۆکسسیژین و پێداویستی تەواو بۆ ئەوانە دابینکەین کەوتینە بیرۆکەی ئەوەی کە ئەو نەخۆشانێکی ئێمە ناتوانین لێرە دەسەڵاتمان نییە بەڕێ ینی چارەسەریان بکەین ئیحالیانکەین بۆ شوێنەکانی تر لە ئێستادا شوێنمان نەماوە مەگەر نەخۆشێک دەربکرێ ڕۆژانە و نەخۆشێکی تر بێتەوە جێگای ڕێژەی مردن چۆنیە دکتۆر ڕسوول ڕێژەی مردن طبعا تا بەستی ترسانی خەڵک نیە بەڕاستی بەوەیە کە بەڕاستی حقیقەتەکە پیشانی خەڵک دێت ئێمە باسی واقعەکە دەکەین ڕێژەی مردن تۆ تا نەخۆشت زیاد بێت طبعا ڕێژەی مردنت زیاتر دەبێت و لە ماوەی ئەم هەفتەیە ینی ڕۆژانە مردنمان هەبووە لێرە ڕۆژی وا هەبووە 5 ڕۆژی وا هەبووە 7 8 ڕۆژی وا هەبووە 6 مردن ڕۆژی وا بۆ 10 مردنمان هەبووە ینی بە تەحدیدی تقریبا لە ماوەی ئەم ڕۆژی ڕابردوو سەروی 20 بۆ 25 مردنمان هەبووە بەداخەوە باش دکتۆر ئەوەی هاتە نەخۆشخانەی ژیان یەکسانە بە مردن نەخێر ئێمە ئەلحەمدوللا لە ئاستێکین ڕۆژانە نەخۆش لای ئێمە کە وەزعی جێگیر دەبێت دەنێردرێتەوە ماڵەوە بەڵام بەداخەوە هەندێک نەخۆشیش حاڵی ینی ئەگاتە مەرحەلەیە کە لە دەسەڵاتی ئێمەدا نەمێنێ قدرەتی ئێمە تا حدێک دیاری کراوە ناتوانین مەسەلەن ڕێگە لە مردن بگرین بەڕاست دکتۆر دیار باسیەوەی کرد بەشێک لەو ئەوانەی کە گیانیان لە دەستدا بەداخەوە گەنج بوون ئەمە بۆچی مەسەلەن بەشێکی بەرچاومان هەیە گەنج بوو ئیتر ئەم سەبەبەکەی نازاندرێ ئەمە بەڕاستی ینی ناتوانم من بڵێم بەڕای من وا بووە چکەمە پێویستی بە توێژینەوەیە بۆی کە تۆ بڵێ ئەمانە بۆچی مردون بەڵام بە شێوەیەکی گشتی نەخۆشەکانمان ئێمە بە حکمی ئەوەی بەڕاستی هۆشیاری تاکەمە نەخۆش تا ئەوەی کە وەزعی زۆر خراپ نەبێت سەردانی دکتۆر ناکات ینی دەڕوات کۆمەڵە عیلاجی ناپێویست یان هەندێک عیلاج بەکاردێنێ کە لەو کاتەدا زەڕور نییە لە بیدایەت ڕەنگە کە بەکاری بێنە لە سەرەتایی نەخۆشیەکەیدا تووشی وەزعێکی کە نەخۆشەکە بەرەو خراپبوون بڕوە زۆر لە نەخۆشمان هەیە بەو شکڵە وەزعی خراپ دەبێت ئەگەر بە شێوازێکی زانستی چارەسەر بکرێت باوەڕ ناکەم بەو ڕێژە زۆرە نەخۆش بەرەو خراپی بڕوات باش قسەی زیاتر لەسەرەکەین ئەو بەڕێزانە ئەمەک پەرستار و چالاکوان خاتون فەرمۆگەر تۆکو چی لێرە ئیشەکەی خۆبەخش لێرە وەکو خۆبەخش بەڵێ بۆمان باسکە و پرۆسی ئەو لە ئێستاکە کە ئێوە تیایدان بۆ پەیامت بۆ خەڵک چییە؟ ئێمە خۆمان لێرە 28 خۆبەخشین لەم نەخۆشخانەیە داوامەکەین کارەکەین وەکو یارمەتیەک بۆ کەرتی تەندروستی هەموو بەشێکمان هەیە هەتا بلیت بڕیشمان هەیە خۆبەخشە تا ئێستا هەفتەی 24 سعات داوامان کردووە بۆ لەمە دو لەبەر زۆری نەخۆش کردومانە بە 32 سعات لەگەڵ کارمەندە گرێبەستەکان و ڕسمیەکانە 32 سعات داوامەکەن بەڵێ خۆمان زیانمان کردو لەبەر زۆری نەخۆش ئێمە لێرە تاکە داواکاریمان ئەوەیە کە شتێکمان بۆ بکرێوەکو و خۆبەخشەکان لەبەرەوەی بێگوێ دانەمەترسی هیلاکی لەم نەخۆشخانەیە ماوەی ساڵ زیاترە داوامەکەین داوا لە سەرۆکی حکومەتی هەرێمەکەین کە شتێکمان بۆ بکرێ تاکە داواکاریمان ئەوەیە حەقی خۆشمانە لەبەرەوەی زۆرمان کردو لەم نەخۆشخانەیە دکتۆر دیار لێرە ئەتوانێت پاڵپشتانە و دڵنیاشم بۆچی کردین بەڵێ داواکاری هەبوو دکتۆر دیار شتێک بۆ خۆبەخشەکان بکرێن بەگرێ بەست هەوڵی بۆ یاوین زۆر باشە وەکو دۆخی نەخۆشخانەکە چۆنێ وەکو کە 32 کاتژمێر داوامەکەن ئەبینن لەگەڵ ڕەفیقەکانتان پێیانتان بۆ خەڵک چییە؟ وەڵا پێیانمانەوەیە کە پارێزی بکەن پێکوتەی کۆرۆنا وەکو دکتۆر باسی کرد
ئەوانە بکەن ئینجای ساڵە هەمووی بیکا لەبەرەوەی ضرورە دەردی وەکو دکتۆر خۆشی باسی کرد نەخۆشەکانمان هیچی نیان کردو هەتا ئێستا سەردانیکردنیش نەمێنێ لەبەرەوەی ڕۆژانە زۆر شتیوە تووشمانە بێت زۆرمان پێوتون بە قسەمان ناکەن سەردانیکردن هەیە ئێستاش ئێستا نایەڵین بەس واز نایەنێ خەڵک هەر خۆی ئەیکا ئێمە خۆمان ڕێگریان لێەکەین زۆر باشە دەستخۆش بەڕێستان زۆر سپاس کاکزانە بۆ ڕێخستنیان بەرنامێ من ئەمێ ئاماژە بە سەرەتای هاتنی کۆرۆنا لە سەرەتای ساڵی 2020 تا ئێستا ئەو خزمەتێک کە لە بواری کۆرۆنا بەرز کراوەتەوە چۆن بە ئێمە لە ساڵی 2020 بیزەپت لە مانگی دووانە کە یەکەم حاڵات لە ناحەی سەنگەسەر لە مانگی سێ دەرکەوت ئێمە هەموو توانای خزمەت لە بواری کۆرۆنا ئێمە توانامان هەبوو کە سی بێت بوو کەسی نەخۆشوەرگین ئەمیش تەنها مرکزێکی شورتە بوو کە کرا بە شوێنی وەرگرتنی توژبانی کۆرۆنا بەڵام الحەمدوللا ئێستا کە دەبین نەخۆشخانێکی تایبەت بە توژبانی کۆرۆنا هەیە کە 100 بێت لە خۆگرێ و هەروە سەرتەری کۆرۆنا لە قەڵازێ نزیک بە سی دەتوان سی نەخۆش تا زیاتری شوەر بگرێەوە هەروەها لەو کاتدا ئێمە تەنها 3 تا 4 ئامێری سیپاپان هەبوو الحەمدوللا ئێستا نزیک بە سی ئامێری سیپاپ هەیە هەر لەم نەخۆشخانە پێویستە بۆی بتوانن باشتر ڕوبەڕووی ئەو شەڕە ببنەوە ئێمە لەم نەخۆشخانەیە گەر 100 بێدە ینی تۆ ئەگەر بتەوێت لە حاڵەتێک کە وەزعەکە زۆر خراپ بێ بەلانی کەمە تۆ بێ 50 سیپاپ هەبێ لێرە بۆی یەدەگی تاو لەبەر دەستدا بێ ئێستا چەندتان هەیە ئێستا سی ئامێری سیپاپ هەیە بە خۆی گشتی لێرە بە هەم بە قەڵازێشەوە ئەمە لێرەوە دەستخۆشی لە هەموو پزیشک و کارمەندانی تەندروستی بکەین بە تایبەتی شەروە کارمەندانی خۆر بەخش بە تایبەتی کە لەم نەخۆشخانەیە کار دەکەن کە ماندوونە ناسانە کۆڵیاندا بەر بە تایبەتی لە سەرەتای هاتن کە ئێمە هاتنی کۆڕۆناکە بەهۆی ئەو توانە دیاریکراوی ئێمە هەمان بە تایبەتی لە بواری توانای مرۆیی کە نەمان دەتوانی نەخۆشخانەکانی تر بۆنمە کارمەندی بگوازینەوە بۆ ئەو سنتەرانەی نەخۆشی کۆڕۆنایتەیە بەڵام خۆشبەختانە کارمەندانی خۆبەخش قۆڵیان لێ هەڵماڵی کە توانیان پاڵپشتێکی تەواوی کەرتی تەندروستی بکەن لێرە شۆ داواکارم لە وەزارەتی تەندروستی و سەرۆکاتی حکومەت بە تایبەتی ئەم نەخۆشخانەیە کە زۆربەی پێداویستەکانی بە تایبەتی پێویستێتی لە بواری توانای مرۆیە کارمەندانەکە ئەو بەڕێزەش باسی کرد کە زۆربەی کارمەندەکانی خۆبەخشن هیواداری شتێک بکەن کە کارمەندانیان بۆ زیاد بکەن و هەروەها بتوانین خزمەتی زیاتر پێشکەش بکەین. دەستخۆش سپاس دەکەم. بەڕێستانە بۆ بەرنامەکەت بەخێر بێن ئاودێر محەممەد ڕەسوڵ لێ پرسرایی پشکنی و دڵنیایی جۆری من دەمەوێت باسی ئۆکسجین بکەم لە نەخۆشخانەکانی سنووری بەڕێوەرایەتیمان هەر لە سەرەتای کۆڕۆناوە لە ساڵی پاری ڕابردوو ئۆکسجین لە ڕێی کۆمپانیاوە دابین دەکرێت لێرە هیچ سیستمێکی سنترال نییە لە نەخۆشخانەکانمان ئەمەش مەترسی زۆر دەکەوێتە سەر نەخۆشخانەکان و ستافی بەڕێوەبەرایەتی لە کاتی دابنکردنی ئۆکسجین چونکە لە دەرەوەی سنووری دارای ڕاپەڕین لە هەولێر و سلێمانی ئۆکسجینمان بۆ دێ لە هەر حاڵەتێک کە سارەیەک پەکی بکەوێ زروفێکی سیاسی لەم لاوە کە ڕێی لێ بگیرێ مەترسی دەکەوێتە سەرجانی نەخۆشەکانمان ئەگەر بۆ 5 دقه بۆ 10 دقه تاخیر بێ هەوڵی چارەسەرکردنی ئەمە چۆنە درێ مەسەڵەن ئێمە چەندین جار لە ڕێی بەڕێوەبەری گشتیەوە نووسرا و کراوە بۆ وەزارەتی تەندروستی هەتا ئێستا لە دوای دروستبوونی ئەو زروفۆ ئەوان هاتوونەتە سەرخەت و ئێستا بە خۆشحاڵیەوە دەستکراوە بە ئیشەکان. دەستخۆش بەڕێستان ژینۆ قادر لە پرسرایی بەشی تیشک لە نەخۆشخانەی ژیان خۆبەخشی ئێمە گرێک بەس بووین بۆ مای 6 مانگ وەک حکومەتی هەرێم ژمارەیە گرێبەستی کرد لە کوردستان ژمارەیان 500 بوو 30 کەسیان بۆ ئیدارەی ڕاپەڕین بوو بەڕانی و قەڵازدەوە 30 گرێبەستی کردەوە ژمارەی زۆر کەمە وەکو خۆتان دەیبین و بەڕێز وەزیر تەندروستیش سەردانی نەخۆشخانەکەمانی کردبینی کە زروفی سنووری زروفەکە چۆنە یان دۆخەکە چۆنە لە زروفەکە بەراورد بە هەفتەی ڕابردوو کەمێک هێور بۆتەوە بەڵام بۆ شێوێنە لە ئێستادا ژمارەی داخڵبووان لێرە بێدەکانمان پڕ بووە ئەو خەسخانەیە کە 100 بێدە بەلانی کەمپیستی بە 100 بۆ 150 کارمەندە بەڵام بە گرێبەست و خۆبەخشەکان تەنیا ژمارەمان 53 کارمەندە
گرێبەستەکانیش بۆ ماوەی 6 مانگ بوو ماوەی 2 مانگە گرێبەستەکەمان وەستاوە بە خۆبەخشی داوام دەکەین بەبێ وەستان بەبێ بایکۆت بەبێ ئەوەی جێ بدەین بە ماندووبوونمان کە ماوەی 32 سعات بۆ 36 سعات لە نەخۆشخانەکە دەمێنینەوە بۆ داواکاریمان لە بەڕێز وەزیری تەندروستیەوە خۆی بەڵێنی پێماندا بوو بەس بە زووترین کات تاقەیەکی مرۆی پێویستە ئێرە پێویستێتی بەڵێ هێزێکی مرۆوی پێویستە بەڕاستی کاکزانە لێت نەشارمەوە کارمەندانە هەمویان یعنی ژمارەی 53 کارمەندا بەڵام عددێکی کەممان ئامادەین بەنای ئەوان شەوە قسە دەکەین زۆر هیلاکین و بەڕێز دکتۆر دیار خۆی ئاگادارە تاقە وزەی مەش تا سنوورێکە نەخۆشەکان مەسەرن ئەوەی ئێوە دەیبینن لە ناو خەڵک مەسەرەن چی هۆکارێکە زیاد دەکات نەخۆشەکە زیاد دەکات یەکەمیان ئەو نەخۆشیە کە مەسەرەن پێکوتەی کۆڕۆنا هەیە کە ئەوە ڕێگرێکی زۆر باشە بۆی کە مەترسی یعنی توشبوون و بڵاوبوونەوەش زۆر کەمتر دەکاتەوە بە ڕێژێکی بەرچاو بەڵام بەداخەوە یعنی خەڵکەکە زۆر خۆی کەم کتاوە و قەرە باڵغی و بەرکەوتەی زۆروا دەکات کە توشبوان زۆر من لەو دەڤەرە دەستخۆش بەڕێستان محەممەدی حەلاق چالاکوانی مەدەنی بە خێراتتان دەکەم سپاس بۆ کەناڵی کورسات نوویست دیارە ئێمە هەڵەوەندێکمان دەست پێ کردو بۆ ئەوی هاوکاری کارمەند و خۆبەخشانی ئێرە بکەین حەوت ڕۆژە من لێرەمە حەوت ڕۆژە کورسات نوویست لێرە دەبینم سپاسان دەکەم بەڕاستی هیوادارم منتان زۆر بێ بۆ ئەوی بتوانن کەم و کورتیەکانی ئەو نەخۆشخانەیە بگوازینەوە میدیای کورسات لە خزمەتی دەڤەری ڕاپەڕین و هەموو سپاس بۆەوە بۆی بتوانین کەم و کوردیەکانی سنوورەکەمان بگەێنین بە لایانی دەسەڵاتدار و ئەوانەی کە بەرپرسیارەتیان هەیە لەو ناوچەیە دیارە ئەو نەخۆشخانەیە کۆمەڵک کەم و کورتی هەیە دوای ئەوەی کە ئێمە هەڵمەتەکەمان دەست پێ کردووە جێگیری سەرۆشی حکوومەت و وەزیری تەندروستی و سەرۆشی حکوومەت هاتوونەتە سەرخەت بەڵام زۆر کێشەی تر هەیە لێرە کەڵەکە بووە کە بەڕاستی پێویستە چارەسەر بکرێت ئێمە دەمێکە زیاتر لە 10 ساڵە لە میدیاکان قسە دەکەین و ڕخنە دەگرین کە لە بواری تەندروستی قسە دەکەم دەمەوێت ئەو پەیامە بە سەرۆشی حکوومەت و جێگرەکەی وەزیری تەندروستی بگەێنم کە پێویستە چاودێری چڕ لەو سنوورەی ئێمە هەبێ بەداخەوە ئێستا نەخۆشخانەی کۆڕۆنا بەلانی کەمەوە دەبووە 5 بێدی چاودێری سڕمان هەبایە ئەگەر چی بەداخەوە پێشتر لە تەواری ڕانیە و لە سنووری ڕانیەش هەر نەبووە بەڵام بەڕاستی ناکرێت نەخۆشخانەی کۆڕۆنا چاودێری چڕی نەبێ بۆیە داواکارم لە لایانی پەیوەنددار بەر شێوازێک بێت دابینی بکات وەسپاسی لایانی پەیوەنددار دەکەن کە هەستاون بە دابینکردنی سیستەمی ئۆکسیزینی مرکزی کە لەم ڕۆ دەستی پێکردووە لەبەرەوەی ناکرێت بەڕاستی نەخۆشێک ڕۆژانە زیاتر پێویستی بە 30 ئۆکسیزینە کە بکرێ ئەو مرکزیە دابین بکرێ ئەو نەخۆشێکە لێرە داخڵ دەبێت ئەو کاتی پێویستە یەک ڕافقی لەگەڵ بێ بەڵام ئێستا ئێمە دەڵین بە قەرە باڵغی زیاد نەیە بۆی نەخۆشەکە کۆنتترۆل بکرێت و بڵاو نەبێتەوە بەڵام کە نەخۆشێک 30 ئۆکسیزینی بێت بە یەک نەفەر ئەو نەخۆشە چاوێکی وردی دەڤەرەکەی کاک محەممەد بەڵێ لە ئێستاە لەو وەکو گوتمان لەو شەڕە دەستەوەی خەی کە لە ماوە ڕابردوو تا ئەم ڕۆژ بەردەوام بووە چیتر پێویستە لە هێزی مرۆیی لە پێداویست ئەوەی گرنگ و پێویستە هەموو هاوڵاتیانی ئەو سنوورە ماندووبوون و شەونخۆنی کارمەند و پزیشکانی ئێران لە بەرچاو بێت هەم ئیداری و هەم تەندروستی و جێگوی سەرۆکی حکوومەت باداواکەم ئاراستی ئەوکەم لێرە 195 کارمەندەکانی خۆبەخش و گرێبەستن گرێبەستەکانیان دوو مانگە موچیان بۆ سەرف نەکراوە لەبەرەوەی گرێبەستەکانیان بۆ نوێ نەکراوەتەوە با گرێبەستەکانی ئەوان نوێ بکەنەوە و خۆبەخشەکانش بکەنە گرێبەست بۆ ئەوی خزمەتی زیاتری ئەو سنوورە بکەن من کارمەندم دواندووە لێرە 7 ڕۆژە لێرەمە دەڵێ کاک محەممەد کرەی پاسم پێنەوە لە قەڵازی ڕاپی بمێرە لەبەرەوەی کارمەندەکانی لێرن هەمویان ئینا و شار نینە هەیە لە حاجیاوا ڕادی هەیە ناو چاخڕنا هەیە لە قەڵازێ و لە شوێن دوورتری ڕا کارمەندیان هەیە کە دێتە ئێرە بەڕاستی ناکرێ و نابێت کارمەندی تەندروستی بێموچە بێت کە ئەوان ئەو ئەرکە قورسیان هەڵداوەتە سەرشانی خۆیان بەڕاستی ناکرێت حکوومەت بێباک بێت ئاوڕێکیان لێنەداتەوە یعنی شتێکیان بۆ دابیم کە هەتاکو ئەو وەزعی ئێستا هەیە بۆ خۆتان زان کە لە سنووری ئیدارە ڕاپەڕنی ئێمە خەڵک ناترسێنین بەڵام وەکو بۆ خۆتان بینتان لەسەر ئەرزەکە نەخۆش کەوتوو کە شکور بۆخوا ئێستا باشترە و لە کۆنتترۆل نزیک دەبنەوە ڕاستە پشت ئێمە چل بێدی بۆشی لێ ینی چل ژووری لەیە کە خەرەوێری لێە بەڵام ئۆکسیزینە ئەگە ئۆکسیزین زیاد کرا و دابین کرا و کارمەند بۆ ئێرە زیاد کرا بە شێوەی گرێبەست ئەو کاتێتوانین نەخۆشی زیاتریش لەخۆ بگرن بۆ بەرچاوڕوونی هەمووتان ئێرە بەس نەخۆشی ڕانیە و دەوروبەری لێ نییە لێرە نەخۆشم دواندووە خەڵکی ڕەوانزە هاتۆتە ئێرە تێگەشتی خەڵکی دووهەک هاتۆتە ئێرە بۆ خەڵکی
لێرە بینیمانە هەیە تا دکتۆر دیار بە خۆی قسە بکە لێرانی نەخۆشی ئەو نەخۆشە خانەی ئێرە خزمەتێکی زۆر باشی لێ دەکرێت بەو توانە مرۆیە کەمیەی کە بێت و ئەو کارمەندانێکی ئێمە باسییان دەکەین بگرێنە گرێ بەستوە میشەی هەموو مانگە موچەکان وەربگرن بەڕاستی زۆر خزمەتی زیاتر دەکەن ئێستاش خەمسار نینە بەڵام بەڕاستی ناخۆشە تۆ ڕۆڵەکەی خۆت بنێری بۆ شوێنە کە بەرەنگاربوونەوەی لەگەڵ ژیان و مردن بەبێ موچە پارەی پێنەوێ پێی بچێتە داوامەکەی خۆی شتێک تر تامو باسکەم ساڵێک و 4 مانگە ئەو کارمەندانەی کە لێرن کارمەند و پزیشک و ئیداریەکانش باز دەکەم کاکە ئەمە وەختایەک نەمانتوانین نەخۆشخانەی کۆڕۆنا نزیک بینە ئەوان بۆ خۆیان مردوەکانیان دەشوشت هەتاکو بۆ خۆیان لیژنیان هەبوو سەرپەرشتی ناشنەکەیان کردووە نابێ ئەوانە یعنی خۆ بۆ خۆیان مرافق بوونە نانیان پێداون ئەو کاتەی لە دائیرەی پۆلیسدا بوون کە بەڕاستی هیچ مەرجێکی تەندروستی تێدا نەبووە بۆیە پێویستە حکوومەت یاریمی کوردستان بەڕاستی ئاوڕێکی جدی لێرە بداتەوە و لێرە شەو دەمێ سوپاسی هەموو ئەو بەڕێزانە بکەم کە هاوکاریان گەیاندوو بە من بۆ ئەوەی بتوانم هاوکاری ئەو کارمەندانە بکەم کە هەرچەندە هاوکاریەکە لە تەمۆحی ئێمەدا نییە بەڵام زۆر سوپاسیان دەکەین بۆ ئێمە هەر باشە بۆ ئەوڕۆ بە شێوازێکی شەفاف دابەشی دەکەین بەسەر هەموو ئەو کارمەند و خۆبەخشانەی کە لێرەنە سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ بەڕێسا گەرێوەش پەیامێکتانە بێ بە کورتی بەڵامە بێ هەستە سەر پێ ببوورە ژاکەڵی پسراوی قاوشمانە خۆشخانەی ژیان ئێمە هەر لە سەرەتای کۆڕۆناوە خۆبەخشانە بێ گوێدانە هیچ شتێک هاتین لێرە ئامادە بووین خزمەتی نەخۆشەکانمان کرد پێشمەرگە ئاسا لە پێشەوە بووین و ئێستاش ئامادەیمان تێدایە و خزمەتیش دەکەین 32 ساعات لێرە دەمێنینەوە بۆ ئێمە زۆر زۆرە ئەو نەخۆشخانەیە بۆ خۆی 100 بێدا پێویستی زیاتر بە 150 کارمەندە بەڵام ئێمە لێرە 53 کارمەندین ینی ئەرکێک و ماندبوونێکی زۆر لەسەر شانی ئێمەیە و ئێمە جگە لەوەش ینی بێ گوێدانە ئەوەش هەر بەردەوامین بەڵام ئێمە داواکاریمان هەیە ینی داواکاری ئێمە وەک کارمەندمان بۆ زیادکرێ زیادکردنەکەش چۆنە ئێمە کۆمەڵە خۆبەخشمان هەیە کە ئەوان بکرێن بەگرێ بەس هەرچەندە ئێمە ئێستا خۆبەخشی هیچ فەرقمان نییە بەس ینی پێویستمان بە کارمەندی زۆرە تۆ 53 کارمەند بی و 150 کارمەند پێویستت بێ ینی ئێمە ئەرکێکی 150 کەسمان لەسەر شانە دەستخۆشگەرێکتان هەبێ بە کورتی سوپاسانەکەم ئەگەر هەڵسی سەر پێ پشدەرخدر کارمەندی تاقیگە لە نەخۆشخانەی ژیان ئەوەی لەو نەخۆشخانەیە دەبینین کە نەخۆشخانەی ژیان پێک هاتووە لە 4 بەشی جیاواز کە هەر بەشەکان بەجیا خزمەتێکی بەردام بە نەخۆشەکانیان دەکەن کە سەرەتا نەخۆشێک لە تەواریەوە حالەی ئەم نەخۆشخانەیە دەکرێت لێرانە دکتۆری لێ دکتۆر دەبینێ و دوایەوە پشکنینی فاسوشتیوای کۆمەڵک فاسی بۆ دەنووسێ یان ئەشیایی هەبێ پێویست بۆی دەنووسێ هێلا دوشتیوایی هەبێ کارمەندەکان ینی هەریەکان ستافێکی جیاجیا لەو خستخانەیە خزمەت بە دەڤەرەکە دەکات و ئێمە لێرەوە سپاس پێزانینم هەیە بۆ کارمەندانی ئۆکسسیژین کە بەڕاستی ئەوانی زۆر ماندوونە لەگەڵ ئێمە کە ئەرکێکی زۆر قورسویان لەسەر شانە خزمەت بە ئێرە دەکەن سوپاسی کارمەندانی ئەو کارماندانە دەکەن کە ڤاکسین بۆ ڕۆژانە بۆ هاوڵەتیان دەکەن سوپاسی بەڕێوەبەرەتی تەندروستی ڕاپەڕین دەکەین کە مەدانی هەموو ڕۆژێک لەگەڵ ئێمەیە بۆ خزمەتکردنی نەخۆشخانەکەمان و لێرەوە پامێکم بۆ هاوڵاتیان هەیە کە باچیتر ینی بە قسەی خەڵکی ئەم لە ئەولا بڕوان نەکەن کە دەڵێن ئایا کۆڕۆنا نەماوە یاخود هۆشیاری ناتەندروست بڵاو دەکەنەوە داواکارین ینی لە ڕگەی کەناڵە ڕاگەیانەکانەوە لە ڕگەی مامۆستایانی بەڕێزەوە هۆشارێکی جددی بڵاو بگرێتەوە چونگای دۆخەکە لە قۆناغێکی مەترسیدایە پاسانەکەم بە کورتی بێ هاوڕێجان سوپاسەکەم فەرمو زۆر سپاس سەرتا بەخێر بن ئێمە وەک کارمەندانی گرێبەستی نەخۆشخانەی ژیان طبعا لە دوو سنتەرە طبعا سنتەرێک لە قەڵازەیە نەخۆشخانەی ژیانیش بە هەمان شێوە ئێمە وەکو کارمەندانی نەخۆشخانەی ژیان دوو داوامان هەیە هەم لە نەخۆشخانەی قەڵازێ داوام دەکەین کە سنتەرێک لەوەیە لەقێک لەوێ کراوەتەوە 13 کارمەند یانی داوامی ئێرەش دەکەین و یوێش دەکەین بەڵام ئێمە ینی گرێبەستین بووینە گرێبەست بەڵام تا ئێستا گرێبەستەکەمان بوونی نەکراوەتەوە ینی دوو مانگە زیاتر خۆبەخش کە پێشتر خۆبەخش بووین زۆر پاسی بەڕێز دکتۆر دیار دەکەین بەڕاستی ئەوەی کە لە توانای ئەودا بۆ بەڕاستی ئەم شتێکی بۆ کردوین بەڵام ینی پێویستیمان بە زیاتر شتی تریشی پێ دەکرێت دەبێت جدی تێوانێ زۆر باشە دەست خۆش هاوڕێجانەوەش فەرموو سەرەتا بە خێراتی ئەم شێرزاد محمود لێبرسایی بەشی تەقدیر بەشی سەرکردن سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم سپاس بۆ تەوەرەکەتان بەڕاستی من دەمێت باز لەو چەند ڕۆژەی ڕابردوو بکەم کە بەسەر ئەم نەخۆشخانەی ئێرە داهاتەوە بەسەر نەخۆشەکانی داوە وا دیارە ڤایرۆسی کۆرۆنا
لە جیهان و لە کوردستان و بە تایبەتی لە ڕاپڕین لەم چەند ڕۆژەی ڕابردوودا زۆ بڵاوەتەوە و نەخۆشخانەکەمان کەوتە بەر لە شاوی نەخۆش دژبوانی کۆرۆنا. ئەمەش بەهۆی چەند هۆکارێکەوە بوو یەکێک دەتوانم کوی کەمەوە لە سێ هۆکاردا یەکێک نەبوونی ئۆکسسینی پێویست لە خەسخانەکەمان دووەم نەبوونی سیستەمی مرکزی خەسخانەکەمان لە خۆشببختانە ئێستا ئەو سیستەمە دەبەسترێت سێمیان نەبوونی کارگەیەکی ئۆکسزین و جێگەی خۆیەتی ئاماژە بۆ بکەم کە دەستخۆشی لە هەریەکە لە بەڕێزان وەزیری تەندروستی و بەڕێبەراتی هەریەکە لە بەڕێبەراتی تەندروستی سلێمانی و بەڕێبەراتی تەندروستی هەولێر بکەم کە هاتم بەهانامانەوە بۆ هاتم بەهانای نەخۆشەکانمانەوە کە لێرە ئیحالام بکەین بۆ خەسخانەکانی سلێمانی و هەولێر. بەڵێ جێ خۆشتی و زۆر ڕێز سپاسمان هەیە بۆ دکتۆر دیار کە هەمیشە لەگەڵمان بۆ داواکارەکانی بۆ جێبەجێ کردوین و جێگەی دەستخۆشیە و من وەک کارمەندی تەقدیر بەڕاستی جێگەی خۆەتی باسی ئەوەش بکەم ئێمە پێک هاتوین لە 8 کارمەندی تەقدیر کە سێمان لە گرێبەستەکان داین 5 ژمان لە خۆبەخشەکان دێن کە ئەمە ڕێژەیەکی زۆ کەمە بەراورد لە نەخۆشخانی داخل بوو چووکم ئێمە یەک کارمەندمان خەفەت دەمێت لێرەکانە دەمێنێتەوە کە لە کاتێکدا 65 نەخۆشمان هەیە بە هەموو نەخۆشەکان ڕادەکە کارمەند بۆیە داواکارم لە بەڕێزیان و لە سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت کە کارمەندە خۆبەخشەکانمان بۆ بکاتە گرێبەست ووە بەشی ئایسیو بکاتەوە لێرە. دەستخۆش سپاس دەکەم دکتۆر دیار سپاسیەوە دەکەم دکتۆر دیار ئەوەی من تێگەیشتم لە کۆی قسەکانەوەیەکە هەم ئێرە هێزێکی مرۆیی پێویستە و خۆبەخشانە زۆر ماندون زۆر هیلاکن و کۆمەڵێک وێ ڕێەوەی بەرەو پێشتونی باشتان بینیوە لە ڕووی ئامێر و بینا و ئەزیزە و ئەوانەوە بەڵام پێویستان بەشتی ترە داواکاری و هەوڵی ئێوەوە ئەگەر جیهەتێک هەبێ ڕووی لێ بکەن بتوانن کە تا ئێستا وەڵامتان نەدرابێتەوە. بەڵێ ئێمە ئەوەی کە ئەو بەڕێزانە باسییان کرد بەشێکی تەواوی ئەو گرفتانن کە لە دام و دەستگای تەندروستەکان هەیە و بە تایبەتیش ئێمە لەو نەخۆشخانەیەکی ئێستا باسی دەکەین بۆ هەر خۆبەخشێک لای ئێمەوە وەکو خۆمان کە زۆر جار لەگەڵیان دانیشتوم لە نزیکەوە بینیدم ماندووبوونیان جێ ڕێز و تەقدیرە سەرڕای ئەوەی کە من ئەگەر ئەوان وەکو خۆشیان کە باسییان کرد من زۆر هەوڵم داوە لە هەر ڕێگایەکەوە بتوانم ماگانە قەدر لیمکان هاوکاریەکیان بکەین وەکو بۆ خۆیان باسییان کرد کە پێشتر لە مای هەفتەیەک 24 ساعتێکیان هەبوو ئێمە هەوڵماندا لەگەڵ ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هاوکاریەک وەربگرین بۆی قەدر لیمکان بتوانین ماگانە هاوکاریەکیان بکەین بەشێک بێت بۆ ئەو ظروف و وەزعانی کە ئێستا باسییان کرد بەشی هاتوچوونیان بکات و من بەدڵنیاییەوە دەڵێم پێویستیان بەوەیە کە هاوکاری زیاتر بکرێن پێویستیان بەوەیە کە شایستەوە کە گرێ بەس بکرێن شایستەوە کە دابمەزرێن بەڵام بارودۆخەکانی ئێستا بەنسبەت گرێبەستەکان من لە دوایین پەیوەندیم لەگەڵ جەنابی وەزیری تەندروستی بەڵێنی ئەوەی پێدام کە لە زووترین کات موافقە کراوە و لە زووترین کاتیش وەڵام دەدرێتەوە کە کۆتایی بە مۆزوعەکە هاتووە و گرێبەستەکان دەکەون و سەرکاری خۆیان و کێشان نابێت بەڵام لە پاڵ ئەوەش من داواکاری ئەوەم هەبووە کە خۆبەخشەکانیش دەبێ هاوشێوەی ئەوان بە زووترین کات وا بکەین ببنە گرێبەست بۆی بتوانین بەلایانی کەمەوە ئەم نەخۆشخانەیە لەو دۆخی ئێستا و بۆ داهاتوش بە شێوەیەکی باش بەڕێوەی بین بۆ ئێمە لێرەوە لەو ئامێرانی کە باس کرا لەو پێویستیانی کە باس کرا بەدڵنیاییەوە ئێمە ئەگەر بێت و مشکلی کڕینی ئۆکسزیمان نەمێنێ دەتوانین زۆر شتی کە بکڕین بەڵام ئێمە لە مانگێک کە دێنێ سەرکڕینی ئۆکسزین 14,000 بوتڵی ئۆکسزین بوتڵێک لەسەر 11,000 دینار ئێمە چەندی ڕەزامەندی ئیسtisناییمان وەگرتو تاوەکو توانیمانە ئەو بارودۆخە بۆ شوێ بەڕێوە بین ئێمە بۆ نسبەت ئامێر و پێداویستی پزیشکی هەتا ئێستاش ئێمە بە نسبەت دەرمان بە نسبەت ئەو دەرمانانی کە پزیشکە بەڕێزەکان دیاری دەکەن تا ئەم دقەیەش دەتوانم بڵێم بەشی پێویستمان هەیە لەبەرەوە ئێمە پلانێکماندانە احتیاط خۆمان وەگر بۆ ماوەی ئەو 4 مانگە زۆر جار لە نیهایەتی ساڵان نوێکردنەوە و کڕینی دەرمان و عقد و عقود زۆری دەوێت ئێمە پلانمە کە بکڕین هەتا مانجێک بەشمان بکات بەڵام لە کاتی ئێستا دەتوانیمان سوودێکی باشی لێوەربگرین زۆر باشە دکتۆر سپاس دەکەم مامۆستاگەر دوا پەیامی خۆت دوا سەرنجی خۆت ئاراستەی خەڵکی لە ڕێی کامێرەی کورسات نیوزەوە بەڵام من وەکو هاوڵاتیەک دەبەری ڕاپەڕین وەکو زانایەکی ئاینی مەقسەکە بەزارێک کە وەکو ئەوەی کە نەخۆشخانەیە بە ماڵی خۆمان دەزانین کە تێیامان دوبووین و خزمەتمان کردووە زۆر دووبارە سوپاسی کاگتۆر دیار و ئەو بەڕێزانە لە خوشکان و بەڵێ ئەگەر پەیامێک تەبێ مامۆستا ئاراستەی خەڵکی دەڤەرەکە بکەیت پەیامێک لەوانەیە ئەمانەتێک بێ لەسەر شانم کە بیڵێم ئێمە لەگەڵ ستافێکی دیکەی ئەهلی خێر دوایەوەی کە ئەم نەخۆشخانەیەمان دروست کرد لە دەبەری ڕاپەڕین کە دەبەرێکی زۆر فراوانە پێما بێت تا ئێستا حکوومەتی هەرێم مەبەستم حکوومەتی هەرێم لە هەولێر و لە مرکزی قەرار تا ئێستاش نازانێت دەبەری ڕاپەڕین لەوانەیە کە
دانیشتوانی نزیک بە 9 ملیۆن کەسە ئەوەندە فراوانە هەروەکو تازتا وەکو قەزا لەوانەیە حسابی زۆرشتی بۆ بکرێت لەو منطقە فراوانەی ئێمەدا مەوەسلانە تا ئێستا شوێنێک نییە بۆ نەخۆشانی ئۆتیزم بۆ ئێمە دوایەوەی کە ئەو ئەرکەمان جێبەجێکرد نەخۆشخانەکە تەواو بوو خەڵکێکی زۆر کۆمەڵی ئۆتیزم و هەتا ئۆتیزمی لە سلێمانی و لە زۆر شوێنیکەوە داوایان کرد کە هاوکار بین لە ڕێی خەڵکی خێرخوازەوە سنتەرێکی ئۆتیزم دروست بکرێ ئێمە هەستاین لە ڕێگای کاک حوسێن قایم و کاکی واقەرەنی و برادران بەگشتی شارەوانی ڕانی داواکارێکە لە چیدا چڕکرێتەوە شوێنمان دیاری کرد هەرزێکی باشیان بۆ تەرخان کردین داواکاریەکەمان بە کورتی ئەوەیە وەک چۆن هاوکار بوون لە دروستکردنی ئەم نەخۆشخانەدا کە بە چاوی خۆیان دەیبینین ئێستا چه خزمەتێکی گەورە دەکات داوا لە خەڵکی خێرخواز دەکەن بێنە پێش هاوکار بن ئەم سنتەرەش دروستکەن کە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین خەڵکێکی زۆر هەیە و منداڵی ئۆتیزم ئەرکێکی زۆری هەیە ئەرکی مادی هەیە ئەرکی پەروەردەی هەیە ئێمە قسەمان لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کرد بەڕێز جنابی وەزیر هاوکاری دەربڕی بەس ئێستا لە سپۆنسەر و لە خێرخوازمان کەمە داوا دەکەین لەوەش پشتیوان بێنە پێشەوە ئەو ئەرکە خێرخوازێ جێبەجێ سپاس دەکەم مامۆستا دکتۆر جگەلەوەی کە لێرە 122 تیمی ئەمبولانس لەوەیە مەسەلەن تاچەند ئەوان هاوکار و پاڵپشتن و بۆی ئەگەر بتانەوە حاڵەتێکی زۆر پێویست بنێرنە دەرەوە یان لە شوێنی ترەوە بۆتان بێت و دوا پەیامی جەنابێت مەسەلەن لە ڕووی پێداویستی بۆی بتواندرێت کە دەڤەرەکە بچێتەوە سەر دۆخی ئارامی دەست خۆش بێت ئێمە ماندووبوونی جەماعەتی برادرانی 122 بەرز دەنرخێنین بەڕاستی بە شێوەیەکی بەرچاو هاوکارمان بوون لەوانەشە زۆر جار لۆدێکی وان لەسەر دروست ببێ فریان نەکەوتە بن بەڵام گرنگەوەیە هاوکارما بوون ئەوەندەی کە ئیمکان کراوە داواکاری لە خەڵکی دەڤەرەکە داواکاریمەوەیە کە خەڵک بە شێوەیەکی زۆر لە ئێستا زیاتر ئێستا تا حدێک مەسلەی کوتان و ڤاکسین زۆر سست بۆتەوە لە چاوجاران من داوا دەکەم لێرەوە لە خەڵکی کە هەمووی بەرە و خۆکوتان بچێت ئەوەی کە خۆی نەکوتاوە لەبەرەوەی تاکە ڕێگا بۆ کەمکردنەوەی ئەم شەپۆلە و بۆی کە ڤایرۆسەکە لە ناومان بچێتە دەرەوە بەڕاستی ڤاکسینە ئەوەی کە خۆی ئێستا لە هەندێک وڵات تەنانەت دەستیان کردووە بە دۆزی سێم دۆزی سێمی ڤاکسین لای ئێمە ئێستاش خەڵک قەنەعەتی وایە کە ڤاکسین شتێکە ضرور نییە یا ئەوەیە کە زەرەری هەیە لەو نەخۆشانەی هاتنە لای ئێوە ئێستاش لێرن کەسە بۆ ڤاکسینی بەکارهێنابێت نەمبینیوە ئەوانەی کە لێرە داخڵکراون و ڤاکسینیان وەرگرتە بێ و نەخۆشکەوت من بێن بۆ ئێرە زۆر سپاس دکتۆر ڕەسوڵ بڵباس بەڕێبەری نەخۆشخانەی ژیان بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا سوپاس بۆ بەڕێز مامۆستا مەلا عەبدوڵڵا دەروکۆتر لە پسراوی لقی ڕاپەڕنیەتی زانایان سوپاس بۆ بەڕێز دکتۆر دیار بەڕێبەری گشتی تەندروستی و ئاخر پەیامەت بە کورتی چیە بێ دکتۆر زۆر سپاس بۆ بەڕێزتان پەیامی من داواکاری من لەو داواکاریانەی کە لە سوودی منتیقەکەیە تکا دەکەم لە ئەنجومەنی وەزیران بە زووترین کات ڕەزامەندی کارگەی ئۆکسسیجینمان بۆ بکەن بۆ ئێمەش بتوانین پاڵپشت بۆ ئەو موافقاتانی کە بۆمان کراوە هەم بۆ سیستەمی مرکزی هەم بۆ کڕینی بەشێک لە پێداویستی لەگەڵ ئەو بودجێ تایبەتە بتوانین خزمەتێکی زیاتر لە ناوخۆیدا ڕاپەڕین پێشکرد بە هاوڵاتیانی سنوورەکەمان بۆ بەڕێز دکتۆر دیاری برایم بەڕێبەری گشتی تەندروستی ڕاپەڕین سپاس بۆ ئێوەی ئازیز سپاسانەکەم بینەرانی خۆشەویست لە کۆتاییدا ئێمە وەکو بەرنامەی ڕاهەن لە نەخۆشخانەی ژیان لە دەڤەری ڕاپەڕین لێرەوەی ڕایەوەی کارمەند و پزیشکان و هەموو لایەک هەوڵی جدیان داوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخە بەڵام هێشتا پێویستیان بە دەستگیرۆی زیاترەوە داوا لە حکوومەتی هەرێمەکەن بۆ دامەزرانی خۆبەخشەکان بۆ دەستگیرۆی کردنی گرێبەستەکان بۆ ئامێری زیاتر بۆ کارگەی ئۆکسسیجین بە هیوای ئەوەی کە حکوومەتی هەرێم لایەنە پەیوەندیدارەکان و تەنانەت کەرتی تایبەتی ژەگەر بێوێ سەپۆرت و پشتیوانیان بکا بۆ ئەوەی کە بتوانن لەو شەڕە و لەو ڕوبەڕووبوونەوەیە سەرکەون و بتوان پشتیوان بەخوای گەورە دۆخی ناوچەکە شاران بێتەوە و خەڵکی زیاتر خۆی پارێزێ هەمووتان ماسک ببەستن و هەمووتان بتوانن ڤاکسین و پێکوتەی ڕوبەڕوونەوەی کۆرۆنا وەربگرن لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕەهەندمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ